من بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵمە. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 هەرێمی کوردستان بەردەوام بە ئاراستی چارەسەرکردنی کێشەکان مامەڵەی لەگەڵ عێراق کردوواتەوە سیاسەتی بەکارهێناوە. پێت وایە عێراق چ سیاسەتێک لە داهاتوودا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنێت دوای ئەم ڕێککەوتنانەی کە کراوە؟ بەناوی خی گەورە مهرەبان سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کەناڵی 24 ئەم ڕێککەوتنانەی ئەم دواییە کە بڵاو کرایە و ڕاگەێنرا جێگەی دڵخۆشیە و ئومێد دەکەین کە هەردوو لە پابند بن بە ڕێککەوتنەکەەوە و ئەم شێشانەی موچە و هەناردەی نەوت بە یەک جاری چارەسەر بکرێت. بەڵام ئەم ڕێککەوتنانە پێویستە بزانین ئەم ڕێککەوتنانە لە عێراق کراوە و عێراقیش ئێمە مێژوویەکی تاڵمان هەیە لە ڕێککەوتنەکان لەگەڵ حکوومەتەیەک لە دواییەکەکانی عێراقدا هەردەم نکولیان پێشێلی ئەم ڕێککەوتنانە کراوە. بۆیە ئەم ڕێککەوتنانە جێگەی دڵخۆشیە، بەڵام بە هۆشداریەوە پێویستە مامەڵەی لەگەڵ بکەین، بە حەزەرەوە پێویستە مامەڵەی لەگەڵ بکەین و پشتی لێ نەکەینەوە. بۆیە پێویستە چەند کارێک هەیە ئەنجامی بدەین. یەک لەوانە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەبێت زۆر بە لێزانانە مامەڵە بکە و ئەوانەی کە لە بەغدا داوا دەکرێت وەکو ڕێکخستنی لیستەکان، ناوەکان، پێدانی داتا و زانیاریەکان، ئەوانە هەمووی بە شێوەیەکی ڕێک و پێک بڕوە و گونجاندنی ئەو سیستەمە دارایی و سیستەمی محاسبی کە لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ ئەو سیستەمە نوێیی کە لە بەغدا لە وەزارەتی دارایی بەغدا هەیە. ئەم سیستەمەی خۆی ڕێک بخا لەگەلی بۆ ئەوەی دیسان پاش ماوەیەکی دیکە نەکاتە بیان و بڵێ و سیستەمەی تۆ کۆدا یان ئەوە ناگونجە یان ئەمەی تێدانی ئەمە قاڵێ. لەلایەکی دیکەشەوە پێویستە ئەم یەک ڕیزیەی کە بینیمان لە نێوان ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراقدا ئەمە پەرەی پێ بدرێ و بپارێزرێ. ئەوەش لە چێ دێ لەوەی ئەوە دێ کە نێوماڵی خۆمان ڕێک بخینەوە لایەنە سیاسیەکانی کورد بە شێوەیەکی ڕێک و پێک مامەڵە بکەن و پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەتی کابینەی دەیەم بۆ ئەوەی بە شێوەیەکی بەهێزەوە مامەڵە لەگەڵ بەغدا بکرێت و ئەم جارە مامەڵەی حکوومەت لەگەڵ حکوومەت بکرێت. باشە دکتۆر، ئاماژت بە سێ خاڵی گرنگ کرد کە لەسەر حکوومەت هەرێمی کوردستانە جێبەجێ بکات بۆی کە ئەم ڕێککەوتنانەوەکو خۆی بکرێن. بەڵام ئێمە ئەزمموی دوور و درێژمان لەگەڵ بەغدا هەیە، ڕێککەوتن هەبووە، یاسا هەبووە، دادگا هەبوو، بەڵام پابەندی ڕێککەوتنەکان نەبووە. چ گەرنتیەک هەیە کە بە هەمان عەقڵیەتی پێشوو بەغدا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان نەکات؟ هیچ گرنتیەک نییە، بەداخەوە و قسەی دەکەم، هیچ گرنتیەک لە عێراق نییە بۆ ئەوەی کە ڕێککەوتنەکان و کۆخۆی جێبەجێ بکرێت. یعنی ئەگەر مە تەماشا بکەین کە گەورەترین وەسیقەی یاسایی کە دەستورە کە زەمانەتی هەموو مافو ئەرکەکانە لە هەرێمی کوردستان لە عێراق ئایا بە شێوەیەکی تاوا جێبەجێ کراوە؟ نەخێر. بۆیە زەمانەتی جێبەجێکردنی ڕێککەوتنەکانیە زەمانەت ئەوەیە کە تۆ بۆ خۆت بەهێزبی بەهێزەوە مامەڵەی لەگەڵا بکەیت. بۆیە من پێم وایە پەلەکردن لە پێکهێنانی کابینەی دەیەم و یەک ڕیزی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان و مامەڵەکردن لەگەڵ بەغدا بە یەک پاکێج هەموو بەیەکەوە ئەو لایەنانەی کەوا پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پێکەوە بەرگری لە هەڵوێست و لە مووقفی هەرێمی کوردستان بکەن لە بەغدا و ئەم یەکە ڕیزی نێوان ئەندامانی کوردیش لە پەرلەمانی عێراق پارێزراو بێ. زۆر باشە دکتۆرەوەی کە جێگەی ئاماژە پێکردنم بارودۆخەیە کە ئێستا عێراق تێیدایە بە تایبەتی لە ژێر کاریگەری ڕووداوەکانی ناوچەکە ئێستا هەرێمی کوردستان لە پێگەیەکی بەهێزدایە. هەرێمی کوردستان چۆن دەتوانێتم پێگە بەهێزە بپارێزێت ومە کاریگەری لەسەر پابندکردنی بەغدا بە ڕێککەوتنەکانی لەگەڵ هەرێم دەبێت؟ بێگومان ئەوەی کە ئەو ڕێککەوتنانش کە ڕوویدا و کراو ئەو نەرمی کە بینیمان لەلایەن بەغداوە نیشاندرا ئەوە لەبەر ئەوە نەبووە کە دانوستانەکانی لەگەڵ هەرێمتەوە بۆ یان ئێمە بەهێزەوە مامەڵەمان کردەوە، بەڵکو پێشهاتە نێودەوڵەتەکان و پێشهات ئەقلیمیەکانی دەوروبەریشمان کاریگەری هەبووە، بە تایبەتی هەڵبژاردننی ئەمریکا و ئەو ڕووداوە نوێیانەیە کە لە سووریا ڕوویدا، لە لوبنان ڕوویدا، ئەمانە هەمووی کاریگەری بەهێزی فشارێک بوو، گوشارێک بوو بۆ سەر عێراق کە پێویستە ئەم کێشەیە لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. بۆیە من پێم وایە ئێستا لە بەرژەوەندی عێراقیشدایە کە پابەند بێ بەو ڕێککەوتنە. ئەم ڕێککەوتنە ئەگە سەر بگرێ چەندە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە زیاتر لە بەرژەوەندی عێراقیەکانە و نکۆڵیکردن یان پاشەکشێکردن لەم ڕێککەوتنە من پێم وایە سیستەمی سیاسی عێراق دەقاتە بارودۆخێکی ئاڵۆزەوە
و حکوومەتەکەی بەڕێز سوودانیش دیسان دەکەوێتە ژێر پرسیارەوە و لەوانەیە کاریگەری هەبێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی عێراقیش لە مانجی دەی ئەمساڵدا. باشە دکتۆر پێتان وانە هەم بەردەوام ئەقلێتێک لە بەغدا هەبووە هەوڵی داوە کە کێشە و هەروەها ئەو بابەتانی کە جێگەی خاڵی ناکۆک بۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا تەنها لە موچە و مافە شایستەدارایەکان کورتی بکاتەوە یا لەبێ بچووکی بکاتەوە ئەبێ هەرێمی کوردستان لە خۆناغی داهاتوودا چۆن پێداگر بێ لەسەر ئەو بابەتانی کە مافیەتی و لە بەغدا ئەبێ وەری بگرێت. بێگومان هەبوو ئەمانە و ئێستاش لە هزار ئەو بیر و بۆچوونانە هەیە و ئیرادەیەکی تەواو لە بەغدا نییە بۆ ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەو ماف و شایستە دارایی و نەتەوەیی و یاسایی و دەستوریانی کە پێویستە هەرێمی کوردستان هەیبێ. لەبەر ئەوە پێویستە هەرێمی کوردستان وەکو گوتم بە یەک ڕیزیەوە بە یەک دەنجی بە یەک پاکێج لایەنە سیاسیەکان مامەلە لەگەڵ بەغدا بکەن، نەک لایەنێک بچێ لەگەڵ ئەم لایەنە پێک بێ و لایەنێکی سیاسی کورتی دیسان بچێ لە پشتەوە لەگەڵ لایەنێکی دیکە ڕێک بکەوێت. ئەمە بەڕاستی کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە ئەم پەرتەوازەی نێوماڵی خۆمان وای کردووە بەغدا بتوانێ ئەجەنداکانی خۆی بەسەر هەرێمی کوردستاندا تێپەڕێ. ئەمە لایەکی دیکەشەوە دیسانەوە عێراق ئێستا لە بار و دۆخێکی باش نییە هەم لە سیاسی و ئەمنی و ئەمانە، بۆیە ئێستا عێراق تقریبەن دەتوانین بڵێن وەکو بە ناچاریەوە هاتووە کە ئەم ڕێکەوتانە لەگەڵ هەرێمی کوردستان دەکا، بەڵام ئێستا ناتوانێت هیچ فشارێکی زیاتر بەسەر هەرێمی کوردستان بکە لەبەرەوەی وەکوتمبار و دۆخە نێودەوڵەتیەکە و ئەقلیمیەکە یارمەتی دەر نییە. بۆیە ئێستا مەجالە و ئێستا فرسەتێکە دەرفەتێکە بۆ ئەوەی ئەو یەکڕیزی خۆمان وا بکەین کە مافەکانی خۆمان جەخت لەسەر بکەینەوە و لە هەر پێشەرکارێکی بچووکیش ڕوو لە دادگای فیدرالی بکەین، هەرچەندە دادگای فیدرالی زۆر جاری وایە بۆ لایەن و مەرانی سیاسی بەکارێ، بەڵام ئێمە وەکو پێداگریەکی یاسایی و دەستوری ئەمەش مامەڵە بکەین، یعنی ئێمە پێشتایە بەڕێی بەخۆماندا بدەین و ئێستا کە ئەم ڕێکەوتنا ئەگەر چوە بواری جێبەجێکردنەوە ئێمە شتی دیکەمان هەیە، مافی شەهیدانە، مافی زیندانی سیاسیانە، مافی قەرەبووکردنەوەی ئەوان زیان لێکەوتوانی ڕژەمی پێشووە، هەموو ئەوانە لە ڕێگەی دادگای فیدرالیەوە داوا بکرێ و گوشارەکان زیاتر بکرێت بەسەر بەغدا. کەواتە پێتان وایە ئەمە هەنگاوێکی نوێ بۆ دەستپێکێکی نوێ لە کەڵکوەرگرتن لە دەرفەتەکان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە سیاسەتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ژیرانە بەرامبەر بە بەغدا ئەنجامی بدات؟ بێگومان ئەم دەرفەتە دەرفەتێکی نوێ و تازەیە و پێویستە ئێمەش بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ بەغدا، بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغدا پێدا بچینەوە و تەنانەت بە هاوپەیمانی نێوان با بڵێن هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی یان ئیدارەی تەحالوفی دەولە بەڕاستی پێدا بچینەوە و زۆر بەهێزەوە لەوێ خۆمان نیشان بدەین و ئەم دەرفەتە نێڵین ئاوا بە ئاسایی تێپەڕێ. بەڵێ بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق، سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.